باینتان باش ینی بەرزبوونەوەی دۆلار لەگەڵ بەرزبوونەوەی نرخی ئۆنسەی زێر لە بازار عالمیەکان دووەکاری سەرچین بۆ گۆڕانکاری لە نرخی زڕ بکرێ ئەگەرچی لە شاری هەولێر و هەرێمی کوردستان بە گشتی بەهای دۆلار لە ماوەی ڕابردوو ڕوو لە دابەزین بوو چەند ڕۆژێکیشە یان بە زێر ژیری ماوەتەوە بەڵام ئەمە پێچوانە بۆتەوە بۆ زێر کەچی چەند ڕۆژێکە یانی سێ بۆ چوار ڕۆژ دەبێتن نرخی زێر لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەی بەخۆی بوونەوە بە تایبەت زێڕی عارە 21 کە هەوڵاتیان زۆرمان کردن و فرۆشت پێوە دەکەن و لە بازارەکانیش کردن فرۆشتنی پێوە دەکرێتن لە ئێستادا بۆ هەر مسقال زێڕێک 12 بۆ 15,000 دینارێک بەراورد بە دوو ڕۆژ ڕابردوو جیاوازی هەیە و بەرز بۆتەوە لە بازار زێڕەنگرانی هەولێرم کاکفایق یەکێک لە زێڕەنگرانی ئەو بازارم لایە زانیاری زیاترمان پێدات کاکفایق سلااو لێبێت زۆرمان ڕاگرتی داوێورد نەکەین ئافێمان برێ گۆڕانکاریەکانی زێر نرخی زێر چۆنە لە بازاری زێڕەنگرانی هەولێر. بەڵێ سلااو لێوەش ئێستا زێر بە 660,000 ئایار 21 ئایار 22 690,000 ئایار هەژدا 565,000 چی وای کردی ئەو بەرزی نزمەیە بەردەوام بیتن ئەوە بوو لێدوانەکانی تراپ کاریگەری هەبوو لەسەر ئەم کانزایە بە تایبەتی لەگەر سەرۆکی بانقی فدرالی ئەمریکا کە بەگەمژە ناوی برد و ئەوەشی گوتی دەبی خانی نشین بکرێتن لەگەر ئەو گرژیانەی کە رووسیا و ئەمریکا ئێستا بەردەوام ینی ململانەیە ئابوووریەکانی وڵاتە زلهێزەکە مەتەبەت ئەمریکا و چین و رووسیاوە ئەو شەڕ و ئاڵۆزانی هەیە ئەوانیش ڕاست خۆ کاریگەری لەسەر زێر دەبیت بەڵێ هەر سێراعک لە جیهان ڕوو بداتن ئێستا کە بزانە باسی چەکی ئەتۆمی کرا ترامپ باسی کرد ئەمریکا رووسیا جوابی داوە چی وای کرد ئەو کاتی ئۆنسی زێر بە 3268 دلاری بوو ئێستاکە بە 3306 دلاریە کەواتە کاریگەری دەبیتە لە جیهان. بڵێ قیاسی باڵن ستانداردی کردنی زێر لە شاری هەولێر بەتایبەت بۆ ئەو گەنجانی کە ئێستا پرۆسیها و سەرگیری دەکەن چەندە جیاوازەکە لەگەڵ ساڵین ڕابردوو چۆنە؟ بڵێ جیاوازیمان ئێستاکە تقریبان نیوانیوە جاران لێرکانە خەڵک 25 تاوەکوسی مسقالی دەکرد ئێستاکە 15 مسقالی دەکاتن چی وای لێ کرد کە زێر ئەو کاتی هەرزان بوو داهاتن نۆرمال بە ڕۆژانە 25 تاوەکوسی مسقالیان دەکرد ئێستاکە 10 مسقالە 15 مسقالە پێناسەیەکی بکەین بزانین بۆ نمونە ئێستا ئەو کاتی ئەوە دەماندا خەڵکی بە 30 وەرەقەی ئێستاکە بە 6 وەرەقەیە 6 تاک بازن ئەمە 12 مسقالە نیوانی و بەرزی بەخۆ بینەوە ئەم تاغمە مەسەلەن ئەو کاتی دەماندا خەڵکی بە 28 وەرەقەی ئێستاکە بە چەندە بە 47 وەرەقەیە کەواتە نیوانی و بەرزی بەخۆ بینیوە خواستیش نیوانیم ئەوانی کە دەستنا پرۆسی هاوسەرگیری بە تایبەتی بەس خواست دایمەن لە سەریتی لەسەر ئەم کانزایە هەر هەیە خەڵک دائیمەن تموعی وێ هەیە کە زێر بکڕیتن لە چه حاڵەتێکی مەسەن دەیفرۆشی و دەیکڕیتن لەو حاڵەتی کە زەروراتی ژیانی هەبیتن خانیە سارەیە ئاردا دەیفرۆشتن ئەگەنا خەڵک دەیکڕیتن خزمەتەکەمسانەکۆسە ئەو زانەرەکان لەسەر بەرزبوونەوە زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان دەگەڕۆڵەتە ماشەڵاوە خۆشە قۆز کردووە ئەڵەی زاوازێڕینەی بەم بەیانیە لە ناوە زێڕەنگەرانەیە دەست خۆش